لە ساڵی 1944 لێرە لە گەڕەکی سابوونکەران منداڵێک بە ناوی عەبدولەتیف ڕەشید لەدایک دەبێت. ئەو منداڵەی گەڕەکی سابوونکەران ئێستا سەرۆککۆماری دێمی عێراقە و لە کۆشکی سەلامە لە بەغداد. عەبدولەتیف جەمال ڕەشید چوارەمین سەرۆککۆماری کورد لە عێراق بۆ دووەمین جار خۆپاڵاوتنی بۆ پۆستی سەرۆککۆمار توانی لە 13 ئۆکتۆبەری 2022 بە دەنگی زۆرینەی ئەندامانی پەرلەمانی عێراق پۆستەکە بەدەست بهێنێت. ڕۆژێ پێش ئەوە بوو من تەلەفۆنێکم بۆ کرد لام وایە لە ماڵەوە بوو جوابی نەبوو تر من چوم ئیشێکم هەبوو لە منتەقەی ڕاپەڕین جوابی یامەوە وتمەوە لەکوێی وتی وەڵا لە بەغام دوێنێ شەو هاتووم وتوانە وەرە بۆیە بەڕاستی هین وتم هیچ شتی تازە هەیە وتی هیچ شتێکی تازە نییە وتم شتەکان چۆنە وتی گۆڕانێکی وا نەهاتوە ئەم ئاگایی لەو بڕیارە نەبوو کە کاک مەسعود یابووی بەوەی کە نوێنەری پارتی سەحب کاتەوە ئەو کاتی کە من قسەم لەگەڵ کە هێشتا ئەو هەواڵەی نەزانی بوو. لەتیف ڕەشید لە تەمەنێکی گەنجێوە دەچێتە وڵاتی بەریتانیا و لەوێ درێژە بە خوێندن دەدا و هەر لەوێش بڕوانامەی دکتۆرا و پلەی پرۆفیسۆری فەخری بەدەست دەهێنێت. لە ساڵی 1960 بەدواوە لە هەندەران جگە لە خوێندن سەرقاڵی کاری سیاسی بووە و سەرەتا لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و دواتریش لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی بە کاری سیاسی داوە. چوینە ماڵی سەلاح ڕەشید هاوڕێ و هاوخەباتی سەرۆک کۆماری نوێی عێراق باسی پەیوەندی نێوانیان و چەند وێزگەیەکی ژیانی لەتیف ڕەشید هاوڕێی گەنجێتی باز دەکات. وڵا کاک لەتیف پەیوەندیەکی جارێ نێودەوڵەتی باشی هەیە چونکە ئەو چەندەها ساڵە لە ئەوروپا بۆ لە لەندەن بووە وەختی خۆ پێشەوە لە وڵاتانی عەرەبی بۆ لە یەمەن و لە سعودی ئەوانە وە کاک لەتیف قەت حیزبێکی عەقڵ تەسک نەبووە بەڕاستی کراوە بووە پەیوەندی باشی هەبووە لەگەڵ هەموو هێزەکانە مەسەلەن دایمە پەیوەندیی زۆر باشی هەبوو لەگەڵ کاگوشیار زێباری کە وەختی خۆی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بۆ مەسەلەن مقڕەکەیان سەردەمە لە ئینگلتەرا بووە لەگەڵ دکتۆر فوئاد بکە ئەو لە هۆڵەندا بووە و پەیوەندی باشی هەبووە. سەرۆککۆماری نوێ هاوژینی شاناز ئیبراهیم ئەحمەدە باوکی دوو کچوو یەک کوڕە. چوینە ماڵی محەممەد سابیر هاوڕێ و لە هەمان کاتیشدا ئاوەڵزاوای ئەویش باسی چیرۆکەکانی نێوان هەرسێ ئاوەڵزاوای بۆ کردین کە دوانیان بوون بە سەرۆک و خۆیشی لە هەڵبژاردن بۆ پۆستە دەنگی پێویستی بەدەست نهێناوە. بە پێی گوتەی ئەو سەرۆک کۆماری ئێستا عێراق دەبێت وانەی لەو کاتە وەرگرت بێت کە ڕاوێژکاری مام جەلال بووە لە کۆشکی سەلام. و کاتانەیە کەوا کاری وڵین لە سعودیە بووە یان لە یەمەن بووە یان لە سۆمالیا بووە یان لە لەندەن بووە هەم کارەکەی خۆی کردووەکو کارە نهێنیەکەی هەم پەیوەندیشی لەگەڵ یەکێتی دامێکی چالاکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە تایبەتی لە ئینگلترا و کاتانێک کە لە ئینگلترا بوو ماجەلا بەشی زۆری کە هاتە دەرەوە وەکڵ وێزگەی یەکەمی سەردانەکەی لە لەندەنەوە دەستی پێکرد و زۆر بەشێکی زۆری لە ماڵی کاک دکتۆر لەتیف بوو یان لە ماڵی ماڵ سەبرای ئەحمەد بوو. لەتیف لەو کەسانە نییە ینی با بڵێین هێرش بەر بێ لەو کەسانەیە کە هادیئە لەو کەسانەیە بە فکرێکی فراوانەوە بیرەکاتەوە. مام جەلال وەکو وتم دایمە لەوێ دائەبەزی و دوای کۆبوونەوەکانی تر ئێمە دائەنیشتین لە ماڵی مام جەلال و یەکێکی بانگە کرێک و مام جەلال حەزیم لە مەکدۆناڵ و شتیوا بووە گو بڕۆ ئەزانم لەتیفوان شتێ ئەوانیان نییە بڕۆن مەکدۆناڵمان بۆ بێن و ئیتر دائەنیشتین ئێواران یعنی دوای کۆبوونەوەکان لە ماڵی ئەوان ئەماینەوە. هەردوو هاوڕەکەی دەیەمین سەرۆک کۆماری عێراق ڕاستپاردە و داوایان لێی هەیە بۆ و ساڵانەی کە لەو پۆستەدا کار دەکات. هاوسەنگیەک لە ئیش و کارەکانیە هەمیشە ڕاچاو بکات ئەوە نەبێت کە با بڵێن بە یەک لایەنەوانە یان عەرەبچێتێکی تەواوەتی بکەوەکو هەندێک کەس ئەیکە یان کوردایەتێکی ئەوە بکە کەوا بزانێت تەنها کووردە ئەوە نابێ ئەوە بکبێ ئەو سەرۆکۆماری هەمووی عێراق بە هەموو پێکهاتەکانەوە بە کوردیەوە بە عەرەبیەوە بە شیعەیەوە بە سوننەیەوانێ نمونەی بەسیط ئەوەیە کە کاک بەرهەم هەموو تەمەنی کە لە کۆشکی سەلام بوو نەهات سەرێکی کەرکووک بە
ینی هەقا مەسەلەن یەکەم شتی کاک لەتیف ئەوە بێ سەری کەرکووک بە سەری گەرمیان بە سەری هەڵەبجە بە اینجا سەری هەموو ئەو شوێنانەی کە باکە لە ناو عێراقا هەیە. بۆ یەکەمین جار لە مێژووی عێراق دوو خوشکی کورد دەبنە خانمی یەکەمی وڵات کە هاوژینی هەردووکیشیان هەر یەکێتی بوون کە یەکێکیان دامەزرێنەر و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. پێشەوەختیان ڕوودا و سلێمانی